سڵاو بینەرانی ئەزیزی شاشەڕەنگینەکەی دیمەن گەڕامەوە لە بەرنامێکی نوێی مایکە سوورەکە بە کۆمەڵێک خەڵات و پرسیاری تایبەتەوە بێگومان لە فامیلی مۆڵین چاوەڕوانتانم هەموو شوێگوەرن بۆ ئێرە پرسیاری ئاسانم بۆ داناون و یەک دنیا خەڵاتی باش چاوەڕوانتانم سەردان کرد. سڵاوتان لێبێ باشی بادینی مشکلە نییە نای بەڕێزە هەڤاڵ کاک هەڤاڵ ئەو خێزانتە بانی کەرە ئێرە بابێتە لاممان فەرموو خاتون چ کەناتەوە دیمەن کەناڵی دیمەن سپاس دەکەم ئێوەش بەخێر بن سەرچاو بۆ فامیلی مۆڵ کێ هاتن بۆ فامیلی مۆڵ چارێک نیو سەعاتە لە خەڵکی کوێن ئێوە ڕۆژاوان لەکوێ دادەنیشن هەر لە زانکۆ لە زانکۆ لە هەولێر دانیشن زۆر چاکە بۆ بازارکردن هاتون بۆ ئێرەیان بۆ پیاسە هاتون بۆ بازارکردن بۆ سەرچنە کەفتێریا و نەرگلاکە دەکشین نێرگەلە دەکێشن نێرگەلە خراپ بمەکێشن خۆشە باشە بەخۆشی بێ باشمە لە خێزانە سڵاو لێبێ ناوی بەڕێزە فەلەک ئەو ناوخۆشە کێ لی ناویت باوی باوکت تەمەند درێژ بی ئیشەڵڵا بەچی و سەرقاڵی ڕۆژانە لە ماڵەوە ئیشی ماڵەوە دەکەیان لە دەرە کار دەکەی هەر ئیشی ماڵە قەلبستاغ ئەو دوو گوڵە جوانەشتانەیە خوالێتان نسێت باشە پرسیارێکمان ئامادێ وەڵامەکە بزانن دەبنە خاوەن خەڵات زۆر چاکە باشە درێژترین ڕووبار لە جیهاندا ناوی چییە؟ فەرموو كمساحة ولو درێژترین ڕووبار لە جیهاندا ناوی چییە؟ أو أجر نشار بوم بأمازون غابة أمازون مثلاً تشت جيهان أوى لقل الصين الصين هي الصين جي الصين الصين ناوي تشوي الصين شار مثلاً شار الجيهان ده شارنا روبار ركوع يعني روبار درياتا أو روبار بحر متوسط نعم وكاوكاري بيت ألم بيجورا بقهرم بله والله ما كتير ما بيبله بعد شي قلت يعني تو بير بكره واشمل خاتون بزانم او شي لخيالها سوالات مصنع اگر غابه امازون واگر ابي بحر متوسط روبار بله ابي متوسط البحر المتوسط فرنسا درح حياه دقي امريكا دقي بريطانيا امريكا هر اول نازاني تو عليتي كوتا والله ما بيبله بحر المتوسط نعم بداخله بحر الاطلسي نعم بداخەوە وەڵامەکە ڕاست نەبوو هیچی خۆشمان پێشکەش ناکەن خەڵکی ڕۆژ ئاوا دەنگیان زۆر خۆشە گۆرانی کە ڕۆژ ئاوای بۆ بڵێ گۆرانی نەزانم والله شعر هەیە شعر باشە شعرێکمان پێشکەش زینێ زینا من شێرینا لەبەر دلێ من چ جار وەستەش بیر ناکەم نابێتە ماسەل درێ من مەممۆ مەمێ من ڕۆحنیە هەردوو چاوێ من چ جار وەستەش بیر ناکەم نابێتە ماسەر دلێ من زینێ بس خۆ بخەمرین تا ئاگر بەردابی دلی ئەس چ بکەم دولکە ڤرە تێرۆکێ منش بیر بکی وەز ناکەم مەممۆ وەز ناکەم وەزوان چاوێ ڕشکل ناکەم وەزوێ گوتنا بدەبێتە ناکەم وەز کەسیشتە پێوە ببی دلی شاناکەم زینێ دەست بدە من ئەم هەرن ناودارە بەرچەم و سیکا دارە هەولێر خۆشە بوهارە لجەم دۆست و هەواڵە دەستەکانە خۆش بێ زۆر سپاس ئەو شعرە جوانە يمنا هي خوتا خوت نسيتا دست خوش بي او الهام الشعر لك يوبو هاتوي ام زينيه ان شاء الله ان شاء الله تشابرشي تويا تشابرشي زور تاكا دستكان خوش بي زور سپاس خوش حال بوم رئيس سلاو بو ايوا زور سپاس خواتان لگا زور سپاس او میمانه برزانه لروج اوا هاتبون سلاو من هي بو كرداني هر چوار پارچه بو هیوایم که ئێوەش سەردانی فامیلی مۆڵ بکەن و چاپێکەوتنم لەگەڵا بکەن و ئاها شعری خۆشم پێشکەشکەن گۆرانی خۆشم بۆ بڵێن منی یەک دنیا خەڵاتم ئامادە کردووە بۆ ئێوەی ئازیز لەگەڵ ما بن با بڕێم بزانین کێ توانێت بێتە خاوەن خەڵات سڵاوتان لێبێ کوردی دەزانی کوردی دەزانی بەس عینم بەنگەلادیش بێ قەواعد مشکلە نییە من حەزم ئەوەیە کە عەرەب فێری کوردیە بێ زۆر خۆش قساکە ناو چییە؟ ئەحمەد شعبان
کاک ئەحمەد شعبان خەڵکی کوێیت خەڵکیان بار ڕەمادی ئەنبار ڕوومادی لە هەولێر دەژیریان بەسەردان هذا هاتووی هولير 10 سال تقريبا 10 ساڵە لە هەولێر دەتەواو کوردیەکە و فولە لە هەولێر كردي انا بنجلاديش بالضبط نانا زۆر باشە ئەی بيع بینیە قواعد بەچیەوە بس خۆش. سەرقاڵی کارێکەکەی استنازع او نازع شغڵی تۆ چییە؟ من مدرب لياقه كوتش بەڵە کۆچی تمام. جد شعبان نازع لاي كان ڕێ جەنتڵ شعبان زۆر باشە بس خۆشحاڵ بووم خۆشحال بەخێر بێن سەر خير چاو بێ، سەر چاو. پرسیاری لێ بکەم دەزانی وەڵام بیتەوە ببیتە خاوەن خەڵات شو يقول ترجمه تەرجەمە قلت له عربي نازع عربي شوية شوية يلا شوي قول العربي شنو عربي أني مثل بنجلاديشي هسه بالبنجلاديش تمام. مو مشكله المهم افتهم عليك يلا بالعربي والله عربي أني مو زين خطا يشوف امن هذا عفوا مو مشكلة يلا تمام، بس مع الشعب. السلامة بس سباس الشعب. خوش بس حالكم الشعب. فاتن لقد سلاوتان لێبێ اهلا وسهلا باشی عزيزي کوردی نازانی بۆڵێ ئەهلا وەسە بادینی اهلا وسهلا اكيد كردي دزان بله کوردی دەزانی بله. خەڵکی کوێنێەوە من خلكي دهوكم سەرسەر و بس سەرچاوە اول 16 صلاة من لدربه لە ئەوروپا دەژی لا اوروبا لا لە چ وڵاتێکی لوكسمبورغ لوکسمبۆرگ لەش ساق بێ بەچیەوە سەرقاڵی بله بەچیەوە سەرقاڵی چه ئیشێک دەکەی لەوێ چکار سیاسە شغلە تۆ چییە سياسية دبلوماسية لەش ساق بێ عزيزي چۆنە هاتوونەتە فامیلی مۆڵ والله خوشة من نشر زام راسي بەڵێ من خلكي دهوكم 16 صلاة لا دهوكي درتشوم بەڵێ حتى لا دهوكي نشر زارم او يقول بيجن دليل السي دليل السي ڕێبەری گەشتیاری ئەو ڕێبەری مهوا گەشتیاری مهوا بوليرة لكن جماعتها كي بەڵێ نانا خواري قلت وارب كنا فاميلي مول چاکە بە خۆشیتان بێ با قسێکش لەگەڵاوەکەم سڵاوە لێبێ نای بەڕێزە كرم کاکەرم بەچیەوە سەرقاڵی تۆ خدي ام هوت نجدوك يا موتنا وليري بەسەردان هاتوون بۆ هەولێر خوش سياحة ئێوارە لەکوێنانتان خوارد ئەڵێ داوەتی برادەران بووین اهلي والله چیتان خوارد ئێوارە ايوار والله برنجي كردي بو ابغي كردي وقشتو من يشك قشتو بديش بو ام معزوم من قبل لا مال خواري لا لا مال خواري. لا بس بوشيفيدي شينا مطعمي عندكي باشە اقدر دي كلام كلا قال زۆر مەمنون بله والله ما سپاس حاضر دەکەم زۆر سپاس دەستان خۆش بێ عزیزی. هەر حەزم کرد پرسیارتان لێ بکەم وتم لەسەر لە ئەوروپا هاتوێتەوە قەلوقاز دیکڵیان بۆ لێناوە دیکڵ لا ديك النابو دیکڵ نەبوو قشتو مريش بو گۆشت و مریشک گۆشت و بوو بە شێوازی دوو هۆکی لێنرابوویان هەولێری شو يعني یعنی دەستاوەکەی خاتوونەکەتان هەولێری بوو دوو هۆکی بوو لا هوليري بو هەولێری بەتام بوو ها بەڵێ دەستاوی خەڵکی هەولێر زۆر بەتامە خلكي هولير بالي وایە خوارنك خوش بو بەڵێ هزار طاملت هاتن یاخوا ئافێتان هر صار ان شاء الله ئەی هاتن لێرە چاکەتان هێناوە بۆ ئێرەیان لە ماڵەوە چاشتان خوارد چای شاي والله لا ويري خارن لە ماڵەوە خوارد لا مال خوارن ئێستا هاتون بەس پیاسە بکەن بس لێرە. بياسو حتى كان بالسوين دي شين عندك باكي بخوي الي والله چی بخۆن خدي هم اللي كنا سري خوي باكي لا شيو يعني شيو شیرینی یان شیو لا شيو شيف عامل بهديلي بيجي الشيف شيف يعني شیو شيف باشە بە خۆشیتان بێ و ئافێتان بێ مەمنون، ئینشەڵڵا ساڵ. شتێکی خۆشمان پێشکەش ناکەن وكشي بەسەر هاتێکی خۆش گۆرانیەک شعرێک شعرك باشە مشكلة من كردي من زول زعيفة من باديني بس أول شانس صارت شو نهاتي ما أول جردين باشە لما كردستان باشە شتێکی خۆشم پێشکەشکە بەس- بەسەرت هات بێ کە بیر بکەیتەوە پێ بکەنی كردي أوي باشا لا كردي. بيجي دنجي خوش بەسەر هاتێکی خۆش گۆرانی دەنگیشی خۆشە زول لا والله دنق من والله دەڵێ دەنگە خۆشە دەنگە تەواو خۆشە. دەبێ گۆرانی بۆ بڵێ بەڕێ. خەڵاتە دەکەم ئێوە لە چی پرسیارتان لێ یەکەم دەبنە خاوەن خەڵات گۆرانێکی خۆشم بۆ بڵێ خەڵات بەس یعنی با من هەدیە. بێمە ئێرە أري. گۆرانێکی خۆشم بۆ بڵێ تۆش بەرە تەنیشتمە إيه. ئەفۆ گۆرانێکی خۆشمان بۆ بڵێ حەزە لە دەنگی کێیە خدي تحسين طاي خوشم تحسین تاحات اي بس انا ظن بيشم تۆزێ تۆزێ خدي انا ظن بيشم يعني بيشم اشبي كم تشتوش بس عندي يعني باشە بەسەر هاتێکی خۆشم بۆ بگێڕەوە کە ڕۆژانە لە کاتی کارکردنا یان چیت بۆ شوێنێک شتێکی خۆش ڕوویداوە کە بیر دەکەوێتەوە پێەکەنی يعني شو بەسەر هاتێکی خۆش يعني تذكر في الشيء بحياتك ايوه كذا حلو بحياتك شي حلو بحياتك خدي ما شو خوشه هو هم تشتري خوشه دفن ايوه يعني هیچ شتێکی خۆشم پێشکەش ناکەن ايش تتذكر؟ شيء حلو مر بحياتك خدي شو مدى هكا نرجع من المدرسه يعني ما بيه زۆر چاکە ئەی تۆ حەزت لە دەنگی کێیە
گوێلێکی ئەگری گۆرانی والله لكن فرق إني قراني بيت باديني بيت صوراني بيت همو دنقت خوشم بەنگی کێ خۆشە زۆر بەلاتەوە گوێ لێگریت والله يا من زور أهل استران ونظام نما ئەوە نیت زۆر چاکە باشە عزیز. پرسیارێکتان لێکم إن شاء الله وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات باشە درێژترین ڕووبار لە جیهاندا ناوی چییە درێژترین ڕووبار دريشتين ربار ڕووبارمان زۆرە ها ڕووبارمان زۆرە لە جیهاندا یەکێکیان درێژترینە ربار يعني نهر بەڵێ بیر بکەرەوە دێمۆلات تۆ دەڵێ چی درێژترین ڕووبارمان زۆرە لە جیهاندا بەڵام دانەیەک لە هەمووی درێژترە الكردستاني جيهان. جيهاني عالم. عالم جيهاني ليش نابت؟ غەش نییە کامێرەما غەش نییە. لەسرە خدي نظام نازانن ئاسانکاریشتان بۆ بکەم نازانن ناوی ڕووبارێکم پێ بڵێ نهر ئەگەر النيل قلنا قلنا نيل مصر نيل مصر نهر النيل تۆ دەڵی نیل نهر النيل تۆ دەڵی چی أجر بخش بيتا من غەش نییە غشنيا تۆ وەڵامی خۆتم پێ بڵێ ئەو وەڵامی خۆی پێوتم تۆش وەڵامی خۆی پێ بڵێ تأكيد اليوم تاکید نیت باشە تۆ وەڵامێکی کۆتاییم پێ بڵێ نهر النيل تەواو نایگۆڕی نعم دەست خۆش وەڵامەکە ڕاستە ممنون خەڵاتێکمان بنێ بۆ بەڕێزە فەرموو ئەوە خەڵاتی ئێمە تێکساس چیکن دەچی خواردن دەخۆی لەوێ سایبیز داشکاندن بۆکەن زۆر سپاس دەستان خۆش بێ زۆر سپاس خواتان لەگەڵ زۆر سپاس ئێوەش بەرن ئەو کارتانە ببەنەوە بچن بۆ خۆتان یەک نانی خۆشی لێ بخۆن لە تێکساس چیکن مریشکێکی زۆر خۆشیانەیە کنچاکێکی زۆر بەتامە ئێوەش بەرن جا کارتی فریشم پێەیە ئەتوانن بڕۆن لێ بە فری نان بخۆن کارتی سایبیستیشم پێەیە سابیست داشکاندنتان بۆکە بێجگەلەوە یەک دنیا خەڵاتی ترم پێەیە ئێوەرن و سەردانکەن وەرن بۆ فامیلی مۆڵ چاوەڕوانتانم سڵاو لێبێ باشی چاوت خۆش بێ ناوی بەڕێزت چییە؟ شێرزاد کاک شێرزاد بە چیەوە سەرقاڵی کاک شێرزاد؟ وەڵی دوکان مێ من خەڵک کەرکووکم خەڵکی کەرکووتی ئارە. بە سەردان هاتووی بۆ هەولێریان ماڵتان لە هەولێرە ناوەڵە شوقم بەیە لێرە دەی لە هەفتەی جارێ دێن بۆ ئێرە بۆ خۆمان بەخۆشیتان بێ ئێستا هەر خۆت هاتووی بۆ فامیلی مۆڵ بەڵێ بەڵێ بۆ دانیشتن هاتووی قاوەیەک بخۆیت و ئاڕۆڵە حەزن لە قاوەیان لە چا زیاتر تۆ ئەزای گاڵتە چی وەکو من من حەزم لە پێکەنی تۆ ئەوەی تۆ ئەوەی تۆ تاوە تۆ معنای دڵت پاکە الحەمدولیلا دڵمان زۆر پاکە وایە ڕاستە وایە جا حەزی شەکەن خەندە بخێنە سەر لێوی خەڵک ڕاستە وایە ئەو ڕاستە خەفەدانی کە هەیەە لە سێری بەرنامەکە ئێمە بکەن و بیریان چێتەوە چای زۆرە خۆم چای چای زۆرە ئارە وەڵە حەزەکە لەگەڵ چاکە شیرینی بخۆیانەی خۆی فەرمودان شد زۆر سپاس وەڵا دەکەم. بە هەموو دڵێکمەوە قسەکانی خۆت تۆ- لەگەڵ جەماعەتەکەت قسەکانە لە خواردن و خواردنەوەکە شیرینترا ئەتان خەمەبان سەر و چاوم سەر و چاو خۆش بێ زۆر سپاس دەکەم یاهرە بەسادە خۆش بی بە قوربان سەر بەسەراتێکی چاوەکەم. خۆشم بۆ ناگەڕیتەوەی تەمەنی گەنجیت یان هی ئێستت وەڵی شتێکە بیرێ نەچێتەوە قەت وەڵی هیچم نییە بەخوا چۆن هیچ شتی شتێکم وابێ نییە. لەگەڵ دایکی منداران ها؟ لەگەڵ دایکی مناڵان شتێکی خۆش یادگارێکی خۆش ئەو مەسلەیەوە هەست هەرواز لێ بێنە بۆچی بەخوا ئیتر دەی باشە لە کاتی ئیشکردنە شتێکی خۆش ڕووی نەیاوە ناوەڵا دوکان لە دوکانە هیچ خۆش نابێت دوکانەکەت هی چییە؟ هی قماشە فرۆشم خۆ خۆماشە فرۆشی هی جلی کوردیان هی پیاوان نا ناشکوری نەبێت لە کەرکوو کورد کەم ماوە جل کوردی سەرف نابێ بەڵێ. ئێستا بەس لە هەولێر و سلێمانی سەرکەبێ باشە جلی چییە فرۆشی تۆ؟ جل وەڵا خام و بلووری و ئام پشتانە بازار باشە شکر؟ ناوەڵا بازار نییە بەمان گشت سبتاح ناکەین والله ئارە، ئینشاءالله بازار. خۆی گەورە ڕزقی تۆ ڕزقی هەموو لایەکیش دەدا ئینشاءالله ئینشاءالله زۆر سپاس زۆر دەکەم. خۆشحاڵ بووین یا هەلا وەسهلا. پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە بەڵێ. بزانی دەبیتە خاوەن خەڵات بەڵێ کەم پێغەمبەر لە قورئانی پیرۆزدا زۆرترین جار ناوی هاتووە موسا موسا ها ئەکیدی وڵای وابزانم یان عیسای یان موسای ئەم دوانەیە وەڵامێکی تاوەمان پێ بڵێ یەکێکیان موسا موسا بەڵێ دەست خۆش وەڵامەکەی ڕاستە وەڵامەکەت زانی ڕاست. پیرۆز دەبوویتە خاوەن خەڵات زۆر سوپاس. خەڵاتێکم بێنێ
ئەمە خەڵاتەکەمانە کاتی تێکساس چیکنە دەچیتە ئەوێنان دەخۆی سەدا بیست داشکانن بۆکەن والله ئەم نیۆڕۆی لێوێ بووم والله ئەم نیۆڕۆی خۆش بخواردنەکان ئەوەی زۆر خۆشە خواردنەکان زۆر خۆشە سەردانیان کەنیوەش ئەمە بۆ لای دیتان برادرانم چکە من ئەم نیۆڕۆیە لێوێ بووم قەیچەکە دووبارەی کەرەوە ئەوەی بۆ گوڵان مۆڵ لای پشت گوڵان مۆڵ ئەمە لێرەیە لە قاتی سەرەوەیە لە قاتی دوو هەمە لێرەیە بەڵێ لە فامیلی مۆڵە لە قاتی دوو هەمە دەتوانی سەردانی پڕعتریان هەیە بەڵێ ئێمە چوونەوەی لای گوڵان پشت گوڵان بە خۆشیتان بێ ئافرەتتان بێ ئەمە لێرەیە دەتوان سەردانکەن و سایبیز داشکاندنتان بۆکەن زۆر سپاس بۆ بەشداری بەس حەزمە کردانشن شتێک بخۆن زۆر مەمنون دەست خۆش بێ سپاس دەکەم خوڵکەکەت بای هەموو دنیاە زۆر سپاس دەکەم دەست خۆش بێ خواحافیز خوای لەگەڵ سڵاو لێبێ سلااو سەرچاو ناوی بەڕێزێ ڕۆنی کاگڕۆنی خەڵکی کوێیت کاگڕۆنی شەقلاوە شەقڵاوە سەرسەر و سەرچاو سڵاو لێبێ ناوی ڕێزێ کوردی نازانێ باشە مشکیلە نییە لە شەقڵاوە هاتوونەتە ئێرە ناوڵە بە خۆمان سەر عنکاو نیشتە زین ماڵتان لە عنکاوەیە زۆر چاکە بۆچی هاتون بۆ فامیلی مەڵ بۆ بازاری کردن بۆ ناوخواردن بۆ بازاری کردن هاتون هیچتان کڕیوە ناوڵەشە تازە هاتین ئێستا هاتن ئێستا توشتان بوو بە تووشی مایتە سوورەتەوە بەرنامەکانی ئێمەتان بینیوە واللهی زۆر ینی مەجای تەلەڤیزیۆنم نییە لە بەرەندیانی لە سوۆسیال میدیا نەتان بینیوە بەرنامەکانی ئێمە نا چ قەناکەتەکە نازانم کەناڵی دیمن مایکە سوورەکە دیمەن ئۆڵا دیتیتم ئاراستە زۆر باشە بەچیەوە سەرقاڵی چ کارێک دەکەی وڵایە من لە فڕۆکەخانەی هەولێرێ قەلب ساف بێ شوکارەکەتان ئاسانە یان قورسە باشە باشە هەموو ڕۆژێک داوام دەکەی بەڵێ ناخۆش نیە هەموو ڕۆژێک دەچیتە داوام وڵی بەخۆی ناخۆشە بەس چ دەکە ینی شتەکەش با دەبێ هەر بچی ئەرکی سەرشانە بێ لە شەستاق بێ وایە بێ هەر یەکەمان بە ئەرکی خۆمان هەستین لە شانساق بێ پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە بزانن دەبنە خاوەن خەڵات باشە بەس شتێکی خۆشمان پێشکەش ناکەن پێش ئەوەی پرسیارەکەتان لێ بکەم شتێکی خۆشم پێشکەشکەن یعنی وەکو چی شتێکی خۆشم پێشکەشکەن چی دەوێت و پرسیار باشە پرسیارەکە لێ یەکەم وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات گەورەترین ئەندامی لەشی مرۆڤ چییە؟ گەورەترین ئەندامی لەشی مرۆڤ بەڵێ یعنی با بڵێن کێشەکەی یاخود گەورەترین ئەندامی لەشی مرۆڤ بڕبڕی پشت پێم خۆشە ببنە خاوەن خەڵات وەکو هاوکاری پێدەڵم بیگۆڕە شتێکی ترمان پێ بڵێ گەورەترین ئەندامە لە لەشی مرۆڤدا گەورەترین ئەندام پێ نا بەداخەوە وەڵامەکە هەڵە بوو شتێکی خۆشمان پێشکەشکە حەزت لە دەنگی کێیە گۆرانی بێژەکان زەکەری عەبدوڵڵا زەکەری عەبدوڵڵا دە گۆرانێکی زەکەریان بوو بڵێ حەزت لە چ گۆرانێکێتی مشکلە تازە ئێستا ببین هیچ بەبیرم نایە بۆ گۆرانی زۆرە زەکەریا جا ئەتوانی گۆرانیەکانی زەکەریامان بیر بچێتەوە هەمومان یادگاریمان هەیە ناوەڵا بەس ناڵێ ئێستا ناڵیمان هەیە لەگەڵی با بڵێن شتەکە مفاجئ بوو هەندێکەوە باشە بیر بکەرەوە مشکلە نییە بیر بکەوە گۆرانی مەسیحیتان پێ بڵێم مشکلەمان نییە جوزة قاود جوزة عازستي قاود جوزة وانكلي كل شبراح إينا الوردة المرقوزة قاود جوزة هلي أخلن عليه وشبرا قنانة جوزة وليباك وتخبدا مخلي دەست خۆش زۆر سپاس بۆ بەشداریکردنتان کاتێکی خۆش خواتان لەگەڵ دەستان خۆش بە ئەو گۆرانی خۆشەشی بۆ وتم ئەدەنگی چەند خۆش بوو ئێوەش وەرن سەردانکەن شتی خۆشم پێشکەشکەن میش خەڵاتی باشتان ئێمە باشە چاوەڕوانتانم هەموو شەوانێک من لە فامیلی مۆڵم ئێوەش سەردانکەن سڵاوتان لەبێ سڵاو لە تۆش ناوی بەڕێزێ دلێر کاک دلێر خەڵکی کوێی کاک دلێر من خەڵکی دۆکەم سەرسەر و سەرچاپە میوانەکانی ئەم شۆمان هەمووی دهۆکیە خاتون گیان تۆش بەرە
الله وكتە جوانش ماشەڵڵا ناوی بەڕێزە ئیمان خان بەچیەوە سەرقاڵی ئیمان خان چ کارێ دەکەی چه کار نکەم هیچ کار ناکەی خانمی ماڵەوەی لەش ساخ بێ بەڕێزە چ کارێک دەکەی من إشي مع راسكم ئیشی مەعرەس دەکەی سیارە دەفرۆشی بله زۆرە خەنە سەر سیارەکە دەیفرۆشن وایە لا هموان أو هزراكم بس والله أغانية نانا زۆرە خەنە سەری دوایی کە ئەیهێنینەوە بەکەمتر لێمان وەرەگرنەوە همو يعني أو هزراكم لبروا إشي أن نماوا ڕاستەکەی لە شتان ساخ بێ بريزي چۆنە هاتوونەتە هەولێر والله ما بو قران هاتو پێنجشەمە و جومعەیە هاتوونەتە هەولێر بله وایە بله بۆ پیاسە هاتوو بله کەی دەگەڕێنەوە بۆ دهۆ والله إن شاء الله صبينا إيوارا بێ ئیشەڵا بە خۆشی بێ ئیشەڵا بەڕێزی. سەفەرێکی زۆر خۆشە بێ زۆر بۆتان سپاس. پرسیارێکمان ئامادەیە بله وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن بس خەڵات هالشا خۆش بێ گەورەترین ئەندامی لەشی مرۆڤ چییە؟ عبد الله دڵە؟ باش بیری لێ بکەرەوە وەکو هاوکاری حەزەکەم ببیتە خاوەن خەڵات پێ دەڵم بیگۆڕە بیری لێ بکەرەوە بە باشی ضل گەورەترین ئەندامی لەشی مرۆڤ أبجرتن نانيا گە شتێکی خۆشم پێشکەشکەم ئاسانکاریتان بۆکەم بيوكوشي گۆرانیەکی خۆش بەسەرهاتێکی خۆش نوکتەیەکی خۆش آخر من سوراني زور نازانا باشە خۆم بە بادینی بس من أو سورانيش من قصة لقل دكم والله لا هاوريان ولا برادر ولا معرز أو ها نانا زۆر باشی ئەوە بادینی و جێگانەکەی. سۆرانی هەمووی کووردە فەرقی وایە، نییە وایە. هەم ئێمە لە ئێوە تێگەن ئێوەش لە ئێمە تێگەن وایە. ئیشی خۆمان جێبەجێەکەین وایە. باشە خاتونگیان تۆ دەڵێ چی بۆ وەڵامی پرسیارەکەمان گەورەترین ئەندامی لەشی مرۆڤ ندلە نا دڵ نییە بیگۆڕن حەزەکەم ببنە خاوەن خەڵات پرسیارەیە گوڵێ بوو بەس نزۆر بیرۆت وەڵامێکمان پێ بڵێ هەلبژێردنینە ناڵم شتێکی خۆشم پێشکەشکەن ئاسانکاریتان بۆکەم ئەمە سە هەلبژێردنە بشێ دەیکە بێژە تۆ دەڵێ چی؟ آخر أقر ضلنا تۆ وتە دڵە من وتم بیگۆڕە هاوکاریم کردن ئاسانکاریم بۆ کردن بیگۆڕن بە سی. شتێکی تر نا بەداخەوە تۆ نەتزانی بزانین خێزان شتێکی تر بڵێ سۆ خودێ نازانێ کلیە نا بەداخەوە باشە ئاسانکاریتان بۆکەم مادەم میوانن لە دهۆکی ڕەنگینەوە هاتون بۆ هەولێر بێگومان هاتوشنەتە فامیلی مۆڵ نابێ بەبێ خەڵات بڕۆنەوە وایە زۆر چاکە ئاسانکاریتان بۆکەم پرسیارەکەمان ئەوەیە گەورەترین ئەندامی لەشی مرۆڤ چییە؟ بله پێست مێشک ئێسک إيسك وانيا تۆ دەڵێ ئێسک تۆ دەڵێ چی؟ بەس یۆدی چ بوو مەتەنە پێست پێست چە بيست يعني پێست جلد جلد یۆدی ئێسک مێشک هستيك وميشك ميشك جلد جلدة تۆ دەڵێ جلد لا ميشك آخر أندام خۆتان یەکلایەکی نابێ بێ خۆتان یەکلاییکەنەوە آخر بيس أندام نيا ويا چۆن هەمووی ئەندامی لەشە بە ئەندامی لەش حسابە جورترين گەورەترین ئەندامی لەشی مرۆڤ چییە؟ آخر أقر إيسك نبي ميشك نبي بيستا وانيا تۆ دەڵێ پێستە ها تۆش دەڵێ پێستە تەواوە وەڵامەکەتان ڕاستە بوونە براوی خەڵات زۆر سپاس خەڵاتێکم بنێ ئەمە خەڵاتی ئێمەیە بۆ خاتونجان دەستخۆش بێ. بەرهەمی پێستا ئیشەڵا دەستخۆش بێ. سوودی ئەبێ بۆتان دەستخۆش شتێکی بێ، خۆشم زۆر سپاس. پێشکەشکەن والله خۆم ئێمە گۆرانی ئاشتانە نازانێت گۆرانی نا بەسەرهاتێکی خۆش ڕۆژانە تۆ لە معرەز کار دەکەی معرەزی سەیارە شتی زۆر خۆش ڕوودەدەن والله من بە سوڕانی ینی ئەوها ئەو شتانە نازانم بە باشە. سوڕانی بەسەرهاتی و گۆرانی ئەو شتانە نازانم یاخوا بە بادینی بە بادینی گۆرانێکی لە بادینان سەوتە بادینیەکان حەزت لە دەنگی کێیە؟ ئەکید مامۆستای گەورە عەبدولقاهر زاخۆی عەبدولقاهر زاخۆی بەڵێ. گۆرانێکی ئێوە من نازانم یەک تۆس خاتون لە ماڵە گۆرانی دەڵێت کەم ئەی حەزی لە چییە؟ لە چ بوارێکا زۆر شارەزایە هەماشو لە معرەزی بەس مەعرەس بەس قەڵبڕین لە شتان ساق بێ زۆر سپاس بۆ بەشاریکردنتان زۆر سپاس دەستان خۆش بێ کاتێک خۆشخواتان لەگەڵ ماشەڵڵا ئەم شەو میوانی دهۆکیمان زۆر بوو لە دهۆکی ڕەنگینەوە هاتون بۆ شاری هەولێری قەڵاو منارە بێگومان هاتوونەتە فامیلی مۆڵ و خەڵاتیشان بردەوە ئێوەش وەرن سەردام بکەن بێگومان هاوکاری ئێوەشەکەم پرسیارەکانتان بۆ ئاسانەکەم دەبنە خاوەن خەڵات چاوەڕوانتانە
کۆتایی بەرنامەی ئەم شەوی مایکە سوورەکە تا بەرنمەیەکی تر بەخواتان نسپێرم لە کۆتاییدا دەمەوێت سوپاسی سپۆنسەرەکانمان بکەم حەمە فاشۆن بۆ دابینکردنی جلوبەرگی من هەروەها براندی ئەڤرۆشا باخی خاتینا فامیلی باربەر ئان ساڵۆن ئەربێلا و دیجیتال سیتی هەتا وەکو بەرنمەیەکی تر بەخواتان نسپێرم و هەر شاد بن خواتان لەگەڵ